ئێمە هەزاران ساڵە باو باپیری ئێمە خەباتمان کرۆ بۆی دەوڵەتێکی سەر بە خۆمان هەبێت. تەمەنامانە کرد ئەماوە خۆزگە نیوەی کورد نەمایە بەڵام دەوڵەتێکی هەبوایە. هەر کەسێک دەنگ نەدا بە بەڵێ خیانەت لەگەڵ و نیشتمانەکەی دەکات. بە تاگەی بترسی یەک جار ناخۆشی ببینەوەکو هەموو کەڕێک ناخۆشی ببینین ئێمە. ئەمن ئەو کەسم پێ دەڵێم بەڵێ. دوای نزیکەی سەدەیەک لە لەکاندنی باشووری کوردستان بە دەوڵەتی عێراقەوە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 25 سێپتەمبەر دیاریە کات بۆ گشتپرسی سەربەخۆیی. ڕۆژی 25 ئەیلوول لە بیتە ڕۆژی دیاریکردنی ڕەفرەندوم. هەرزوو لە هەموو ئاستەکاندا کاردانەوەی جیاجای لێکەوتەوە و ڕووپەلی میدیاکانی پڕ کرد. ڕەتکردنەوەی تەواو. كل العالم يرفضون هذا التوجه الذي لا نوافق مطلقا على الزعم تاوانبارکردن بە خیانەت. ئەم گشتپرسیە ئێمە بە نادەستوری دەزانین. باسی جیابوونەوە لە دەستوردا نەکراوە. قەڕەشەی جەنگ و خوێن ڕشتن. شەڕی ناوخۆ ڕوو دەدا. لەلایەکی دیکەوە پشتگیری تەواو لەم هەنگاوە و بەڵێنی گیان فیدایی تا هێناردی سەربەخۆیی بۆ کوردستان یان نەمان. وەڵی بۆ ئەو خاکە خۆمش بدەمە کوژ حەکەم. پرسیاری ئەم گشتپرسیە بریتیە لە ئایا ئەتەوێت هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ؟ ئەگەر وەڵامی کورد بەڵێ بوو دەتوانرێت ڕێکەوتە نامەی سایکزبیکۆی ساڵی 1916 ڕەت بکرێتەوە. ئەو ڕێکەوتە نامەیی کە بەبێ پرسی کورد باشووری کوردستانی کرد بە بەشێک لە دەوڵەتی عێراق. دابەشکردنی کوردستان بۆ ئەم چوار پارچەیە ئەگەڕێتەوە بۆ پەیمانی سایکزبیکۆ بۆ کاتێکە لە 1916 دەوڵەتانی بریتانیا و فەڕەنسا و رووسیا لە نێوانی خۆیان ڕێیەکەون لەسەر دابشکردنی ئەم ناوچەیە کە ئەم ناوچەیە بەتوانم بڵێم ڕێک مەبەستیان دابشکردنی میراتی دەوڵەتی عوسمانیە کە ئەوان 100 ساڵ بوو ناوێن نابوو پیاوە نەخۆشەکە. سلێمانی مووسڵی ئێستا هەولێر دووەگە و کاتە قەزا بوو ئەمانە ویلایەتی مووسڵیان پێوت. ویلایەتی بەسڕە و ویلایەتی بەغا داگیرکرا پێشتر. ئەم ویلایەتە مایەوە بە پێی ڕێکەوتنامەی ڕاگررتنی جەنگ لە نێوان عوسمانیەکان و دەوڵەتی حولەفایە بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە بە پێی یەکێک لە بەندەکان نە ئەبووە هێزەکانی تەحالوف بچنە نە ئەو شوێنانەوە کە داگیر نەکراوە. هەر لۆ ساتەوەی بەشێک لە خاکی کورد لەکێنرا بە دەوڵەتی عێراقەوە لەلایەن دەسەڵاتە یەک لە دوای یەکەکانی ئەو وڵاتەوە بەردەوام مافەکانی کورد پێشێل کراوە. هەموو ڕێیەکیشیان گرتوۆتە بەر بۆ لێدانی شۆڕشەکانی ڕزگاری خوازی گەلی کورد. شێخ مەحموود بەرزنجی وەک سەرکردەیەکی کاریگەر لە شاری سلێمانی دژ بە داگیرکاری بەریتانیا چەند شۆڕشێکی بەرپا کرد کە شارەکانی هەولێر و مووسڵیشی گرتەوە. بۆ سەرکوتکردنی شۆڕشەکە بەریتانیەکان بە تۆپبارانکردن و هێزی ئاسمانی و زەمینی لە کوردیاندا. شێخ مەحموود داوای دەسەڵاتێکی کوردی و حکومەتێکی کردووە کە زۆر پێی وابووە لە کەرکووکی شتەیە پەڕێ. ئەمەیشە بۆ هێشتا دیکەوە نەیشاردوێتەوە و توێتی ئینگلیز ئەمەی بەدڵ نەبوو ئەم بنەمایی بەلاوە پەسەند نەبووە. شۆڕشەیەک لە دوای یەکەکانی گەلی کورد لە پێناو بەدیهێنانی سەربەخۆیی تاوەکو ساڵی 1945 بەردەوام بوو. هەر لەو ساڵەدا مستەفا بارزانی سەرکردەی شۆڕشی بارزانیەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە ناچار دەکرێت کوردستان جێبهێڵێت و دەچێتە وڵاتی ئێران. لەوێ دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ کۆماری کوردستان و پێشەوە قازی محەممەد. ساڵی 1946 کاتێک کۆماری کوردستان دەڕوخێت مستەفا بارزانی دەچێتە وڵاتی سۆڤێت و 10 ساڵ زیاتر لەو وڵاتە ژیان بەسەر دەبێت. لە شۆڕشی تەمووزی 1950 کە ئەو گۆڕانکاری گەورەی ڕوویا لە عێراق و حکمی پاشایی کۆتایی پێهات لە ڕێقاهیرەوە مەلا مستەفا هاتەوە بۆ عێراق و ئیستیقبالێکی گەورە کرا لێرە.
پاش ئەوەی ناکۆچەکان سەری هەڵدایەوە بارزانی جارێکی تر دەستی بە شۆڕش کردەوە دژ بە دەوڵەتی عێراق ساڵی 1961 کە بە شۆڕشی ئەیلول ناسێنرا. شۆڕشەکانی بارزانی هەتا ساڵی 1975 بەردەوام بوو. نەک هەر لە ڕووی عسکەریەوە خەبات بکەن بۆ دەرفەڕاندنی هێزی فاسستەکان بەڵکو لە ڕووی سیاسیشەوە. سەرباری پیلانەکان کورد هیچ کات بێهیوان نەبووە. لە ساڵی 1975 شۆڕشێکی تر دەست پێ دەکەنەوە کە بە شۆڕشی نوێی گەلی کورد ناو دەبرێت. سەرکردەیەم شۆڕشە جەلال تاڵەبانی بوو. ئەو شۆڕشی نوێی گەلەکە دەستی پێکردەوە و دوجار لە هەشتاکانە شەڕی ئێران و عێراق سەری هەڵا منفەسێک کرایەوە حەرەکی کوردی جوڵایەوە جارێکی کە دوجار دوای ئەنفال و کیمیا هاتە پێشەوە بەڕاستی ترەوە جۆرێک لە مەویسی ڕوویکردە حرەکەتی کوردی. سەرباری سەرقاڵی بەو جەنگەوە هەڵمەتەکانی ڕژێمی بەعسی عێراقی بۆ سەرگەلی کورد تا داهات دڕندانە و فراوانتر دەبوو. لە کۆتایەکانی جەنگدا بەعسیەکان کەوتنە جینۆسایدکردنی گەلی کورد. لە نێوان ساڵانی 1970 هەتا 1970 زیاتر لە 182,000 کوردی لە ناوچە جیاجیەکانی کوردستان ئەنفال کرد. هەر لە ساڵی 1970دا بە چەکی کیمیایی نزیکەی 5,000 هاوڵاتی سیڤیلی لە شارۆچکەی هەڵەبجە کوشت. زیاتر لە 10,000 کەس بریندار بوون. ئەوەشی مایەوە ئاوارەی وڵاتی ئێران و شارەکانی تری عێراق بوون. ئۆگستی ساڵی 1990 سوپای عێراق وڵاتی کوێیتی داگیر کرد. لە ئەنجامدا کەوتە شەڕێکی دیکەوە کە زۆربەی وڵاتانی جیهان بەشداریان تێدا کرد. لەو شەڕەدا سوپای عێراق ناچار کرا لە کوێیت بکشێتەوە. حکوومەتی عێراقی زەرەر و زیانێکی بێشماری بەرکەوت تاوای لێهات بە تەواوی لاواز ببێت. کوردیش ئەمەی بە هەلێکی باش زانی بە سەرپەرشتی پارتە شۆڕژگێڕەکان ڕاپەڕینێکی جەماوەری ساز کرد. بۆ یەکەم جار ڕایگشتی جیهانی بەجددی ئاوڕی لە مەرگەساتی ئەم گەلەدایەوە و ئەنجامەکەی دروستکردنی دوو ناوچەی دژەفڕین بوو بۆ پاراستنی کوردان لە باکوور و شیعەکان لە باشوور کە تا ساڵی 2003 کارا بوو. پێشتر کیمیۆبارانی خەڵکی کوردستان کرا ئەنفال کراین لە دوای 2003 نانبڕ کراین کە ئەوەش ئەنفالێکی تر بوو. چەند ڕۆژێکە گەشتپرسی ڕاگەیەنراوە زەمینەسازی و ئامادەکاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردەوامە. کۆمسیۆن بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم کارەکانی خۆی لە بۆ ئامادەکاری لە بۆ هەڵبژاردننی ڕێفراندۆم و دواتر هەڵبژاردنەکانی دیکەش جێبەجێ دەکات و ئامادەیی لە بۆ دەکات. کۆمسیۆنی کوردستانی شوێڕای ئەوەی کە مزەکەرێکی تەفاهم لە نێوان کۆمسیۆنی کوردستان و کۆمسیۆنی عێراقی هەبووە دەربارەی چاودێرەکانی بیانیش لە بەشی قوارە سیاسیەکان ژمارەیەکی زۆر لە چاودێرانی بیانی و ناوخۆیی خۆیان تۆمار کردێت. پێمان خۆشە ڕێفراندۆم بکرێت بەڵام بە شەرتێک ناوماڵی کورد ڕێکخرێتەوە هەمووی یەکدەنگ و یەک ڕەنگ بین. خەڵک بووە کە دەنگ بە ڕێفراندۆم بە باڵێ ئەدا دەنگ بەسەر بەخۆیەدا ژیانی خۆش بێت. ڕۆژی 11 ئەیلولی 2007 شاندێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سەردانی پەرلەمانی ئەوروپایان کرد بە مەبەستی بەدەستهێنانی پشتگیری بۆ گشتپرسی هەرێمی کوردستان. مادەم نەمانتوانی شەریک بین شەراکەتێکی ڕاستەقینە دروستکەین بۆ ببینە دوو جیرانی باش. کوردەکان پێیان وایە پێکەوە ژیان و شەراکەت لەگەڵ عێراقدا هیچ ئەنجامێکی باشی لێ چاوەڕێ ناکرێت. عێراقیش بە جیابوونەوە ڕازی نییە. هەر بۆیەوە بڕیاری هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی گشتپرسی لەم کاتەدا چاوەڕێ دەکرێت گرژی و ناکۆچیەکان لەگەڵ بەغداد قوڵتر بکاتەوە. پێمان گوتن خراپی بارودۆخ لە دوای گشتپرسیەوە دەست پێ دەکات. هەموو پەیوەندیەکانمان لەگەڵ کوردستانە دەپسڕێنی. ئەو ڕۆژە بڕیار دەدەین بچینە ناو کەرکووک. لەوە ناچێ ئەو عەقلیەتی کە لە عێراق پەروەردە بووە
تێگەیشتنی هەوی بۆ مافەکانی ڕای خەڵکی کوردستان بۆیە تەسەورمان کرد ئەم مەوزوعە پێویستە بەلایشکە عیلاجکەین ئەویش تەنها دەواازەی یاسایی بۆ بەرەو سەربەخۆی چوون ڕفراندۆمە. هەموو هەنگاوەکان ئەوە بوون کە ئەو شەراکەتەی کە هەمومان بەتەما بووین پێکەوە درستی بکەین شکستی هینەوە هەر بۆیەش پارساڵ کە چوینە بەغدا لەگەڵ جەنابی ڕئیس وزەرا لەگەڵ تەحالوفی وەتانی وتمان برادەرینە ئێمە شکستمان هینە لەوەی شەراکەتێک دروست بکەین. شاندی کۆمیتەی باڵای گشتپرسی کە پێکهاتبوون لە نوێنەرانی حکوومەتی هەرێم و قەوارە سیاسیەکان و ئاین و لایەنە جیاجیەکان ڕۆژی 14 ئۆگیستی 2017 سەردانی بەغدادیان کرد بە مەبەستی تاوتێکردنی گشتپرسی بۆ سەربەخۆیی کوردستان. پێمان وتن ئێمە دوو فرسەتی زۆر گەورە لە بەردەستمان بوو ئەگە بماویست بە وڵاتی خۆمان دروست یەکیان ساڵی 1991 لە مانجیەک جاری دوم ساڵی 2003 کە سەدام حوسێن ڕووخا نەک تەنها هیچ هێزێکی چەکدار نە پۆلیس ئەمن نا عەسکەر لە عێراق نەما هەمووی تەدمیر کرا. کورد لەو کاتا چووە بەغدا دەستی هاوکاری درێژ کرد بۆ پێکاتەکانی تری عێراق بەیەکەوە دەستوریان نووسیەوە سەر لە نوێ عێراقێکی تازەیان دامەزرانەوە لەسەر کۆمەڵە بنەما. ئەو بنەمایانە تا ئێستا هیچیان نەهاتنەتی بنەمای شەراکەتی حەقیقی و بنەمای دیموکراسیەتی تەوافقی. ئەوە 14 ساڵە لە سایە عێراقی کە ئەکسەرێتی شیعە حکمی دەکا ئەژین تا ئێستا کورد مافی هەوڵاتێتی یەکسانی وەکو پێویستەوە نەگرتووە. بە درێژایی مێژوو گەلی کورد هەوڵی بۆ بەدەستهێنانی مافەکانی داوە بەڵام هەر کات لەبار بوو بێت بۆ داواکانی حکوومەتە دەسەڵاتدارەکانی ناوچەکە شکستیان بە هەوڵەکانیان هێناوە و سەرکوتیان کردوون. لە مؤتەمەری قاهرە لە 1921 کە مؤتەمەرێک بەسەر لە فندق سەمیر ئەمیس لە قاهرە 40 کۆبوونەوەی تیاکرا بەشێکی ئەو کۆبوونەوە تایبەت بوو بە کوردستانی خۆمانەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا و دوو کەسیکە لە هاوکارەکانی لەگەڵ ئەوا بوون کە دەوڵەتێک بۆ کوردستان دروست بکرێ. مؤتەمەری قاهرە شتێکی زۆر گرنگی تایە بەڵام بەداخەوە برسی کۆکس کە مەندووبی سامی بوو لەگەڵ مسبێڵ کە سکرتێری سەفاری بەریتانی بوو ئەوانە دژی ئەوە بوون ئەیان و وەسعەکە بە شێوەیەک بڕوا کە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقی بێ و دوجاریش لە بەرژەوەندی حکوومەتی بەریتانی بێ چونکە عەقدێکی درێژخایەنیان لەگەڵ حکوومەتی عێراقیان وەرکردبوو بەریتانیەکان. ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 لە نێوان کورد و حکوومەتی عێراقی واژۆ کرا. لەو ڕێکەوتنامەیەدا حکوومەتی عێراقی ڕەزامەندی لەسەر مافی خودموختاری بۆ کورد پیشاندا. زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی دانی پێدانرا. تەنانەت لە دەستوری عێراقیشدا ئاماژە بەوە کرا کە وڵاتی عێراق لە دوونەتەوەی سەرەکی پێک هاتووە ئەوانیش کورد و عەرەبن. ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن بڕیاریانە سەفحەیەکی نوێ هەڵبەنەوە لەگەڵ کوردە ئەو ڕێکەوتنامەیە کراوە نووسراوێکی دیکۆمنتی لەو کاتا گرنگە بۆ پێکهاتن لەگەڵ حرەکەی کوردی لەگەڵ حکوومەتی نوێ عێراقا کە بە سەرۆکایەتی حیزبی بەعس هات بۆ پێشەوە. 4 ساڵ دەستنیشان کرا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە. حکوومەتی عێراق ئەو ماوەیەی بەکارهێنا بۆ جێبەجێکردنی پلانەکانی دژ بە گەلی کورد. ئەوە سەرەتای پرۆژەیەکی استراتیژی بە عەرەبکردنی باشووری کوردستان بوو کە لە ناوچە کوردیەکانی کەرکووک و خانەقینەوە دەستی پێکرد. لە 74 بۆ خۆی بەیاننامەیەکی دەرکردەوە کات ئەحمەد حەسەن بەکر سەرۆک کۆمار بوو سەدام جێگری بوو کە زۆر جیاواز بوو لەوەیکەوە کورد داوای کرد بوو لە کەرکووک و خانەقین و زۆر ناوچەی دیکە ئەمەوەی کردکەوە کورد لە ساڵی ئازاری 74 هەمیان ڕووبکەنەوە شاخ بەشێکی هەرە زۆری شارەکانی کوردستان بە زانکۆی سلێمانیەوە چۆ قڵازی و چوونە ناوچە ئازادکراوەکان تا 75. ئەوانە خائینن خیانەتیان کردووە لە شەعبی کورد و لە شەعبی عەرەب. ئەوانەش نەقدی ئیتیفاقی ئازاریان بەو شتانە زۆر جاریان کردنە ئەو هەر ئەوە زۆر جار کرد بەڵام ئێمە هەر تەحملمان کرد لە بەرخاتری شەعبی عەرەب عام بۆ خاتی کورد و عەرەب ئێمە یعنی تەحملمان کرد و وەکو ئەوان کە خیانەتیان کرد ئێمە خیانەتمان نەکرد. کیسنجەر خۆی ئەگێڕێتەوە ئەڵێ ئێمە لە هەفتاکانە لەگەڵ کووردا مامەڵەیەکی نائەخلاقیمان کرد ئەڵێن بۆ
ئەڵێ ئەوە نەما سیلاح نانێ شەڕی تەواوی پێ بکەن و وازیشمان لێ نەهێنان لەگەڵ حکوومەتی عێراقیە لە مفاوەزاتەکانە ڕێبکەون. دوێنێ شەو ڕێککەوتنێکی سەرتاسەریمان کرد کە چارەسەری هەموو کێشەکانی نێوان هەردوو وڵاتی برا ئێران و عێراق دەکات. وەکردنی پەیمان نامەی جەزائیر لە بینی شاو لە بینی سەدام حوسێنە بە میان گیری هاواری بۆ میدیان کە ئەو کاتە سەرۆکی جەزائیر بوو کە لەو وڵاتەیە ڕێکەوتن و بەرامبەر بە دەستبەردانی عێراق لە ئاوی شەتڵ عەرەب و ناوچەکانی دیکە و کۆمەڵێ ئەو هێڵە حدودی زێنە الخەوس و سێف سەعد و ئەم ناوچانەیدایەوە بە ئێران و جۆرێک بوو لە پێکهاتن بۆ بە بەرەنگاربوونەوەی هەموو خواست و تەتەڵوعێکی کوردی کە سەر هەڵئەدا هەردووکیان هەمانجی بکەن و بالفعلیش بەشێک لە ڕاگوێزانی لادیەکانی حدودەکان بۆ وشکردنی سەرچاوەکانی پشتیوانیکردن بۆ پێشمەرگە هەردوو لە هاوکاری یەکتر بوون و ئەوانە بەرەنجامی ئەو ڕێکەوتن نامەیە بوو و هەراکی کورتی تووشی ئەو نووسکۆ و ئەو شکستە گەورەیە بوو. ڕفراندۆم وەسیلەیە نەک هەدەفە، هەدەف سەرخوبوونە. ڕۆژ لە دوای ڕۆژ بەرپرسانی هەرێمی کوردستان دڵنیایی دەدەنە خەڵکو و لە ڕاگەاندنەکانەوە جەخت لە سەرنجامدانی گشتپرسی دەکەنەوە. ئامادەکاری و ململانەکان بەردەوامن. لەم کاتەدا پەرلەمانی عێراق لە دانیشتنێکیدا ڕۆژی 12 سێپتەمبەری 2007 بەبێ ئامادەبوونی ئەندام پەرلەمانەکانی کورد بڕیاری ڕەتکردنەوەی گشتپرسی لە هەرێمی کوردستان دەدات. دوێنێ پەرلەمانێ خۆیینە کوبناوێ زۆرینە بڕیارێک دەرکرد و دژی بنەمایە مافێ گەلێ کوردستانێ ئەvەیە زۆرینە سیاسیە کووات بێن و ئەگەر دەستێ وان بێت وەڵی ناهێڵن یەک دەست کەفتێک و دەستێ گەلێ کوردستانی هاتەی بمینیت دێ هەمیال مەستین نەڤە جارەکانی. جیابوونەوە لە ڕێی گشتپرسیەوە بە بڕیارێکی تاگلایەنە بڕیارێکە دش بە دەستور و پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان هاونیشتمانیان بە هیچ شێوەیەک کار بەو بڕیارە و دەرئەنجامەکەی ناکەین. لە سەرەتاکانی سەدەی 20دا وێلسۆنی سەرۆکی ئەمریکا مافیچاری خۆنووسینی پێشنیار کرد بۆ گەلانی ژێردەستە. بەڵام دوای جەنگی جیهانی دووەم نەتەوە یەکگرتوەکان بە چەند قۆناغێک مافیچاری خۆنووسینیان لە یاسای نێودەوڵەتیدا جێگیر کرد. دوجار لە ساڵی 1970دا داوا لە هەموو وڵاتانی ئەندام دەکات پەیوەست بن بەو یاسایەوە. کورد لە باشووری کوردستان ئەم کاتە بە هەلێکی باش دەزانێت تا بتوانێت دەوڵەتێکی سربەخۆ ڕابگەیەنێت. کە ئەڵێن کاتی نییە پرسیار ئەمەیەک ئەی کەی کاتە کەی کاتیەتی ئەمە 100 ساڵە ئێمە چاوەڕوانی. ئەگەر ئێمە بە تەمای ئەوە بین خەڵکێکی تر بێ دەوڵەتەوەی تر بێن بڵێن فەرموو ئەمە سەربەخۆیی بۆ ئێوە بەخوا قەت و قەت ئێمە پشتیوان نابینین. لە ساڵی 2004 کۆمەڵێک کەسایەتی دیاری کوردستان کە پێک هاتبوون لە دادوەر و پارێزەر و پزیشک و نووسەر و تەنانەت نوێنەری لایەنە سیاسیەکانیش بەشداریان تێدا کرد دەستەیەکیان پێکهێنا بە مەبەستی ئەنجامدانی گشتپرسی سەرتاسەری لە باشووری کوردستان بۆ ڕاگەاندنی سەربەخۆیی باشووری کوردستان و جیابوونەوە لە دەوڵەتی عێراق. خۆشبەختانە بە هەوڵ و کۆششی هەموو ئەو برادەرانە و بە هەمومان توانیمان لە 2005 نزیکەی 54,000 واژۆ کۆبکەینەوە هی خەڵکی کوردستان 10,000 واژۆی ناوچەکانی مادەی 140 ئەمانەمان هەموو گەیانە UN بۆ هیوایی کە بتوانین ئەوەی کە ویستمان بەدەستی بێنین و ئەو ئامانجەمان دەستکەوێت. پێیان ئەوتین کە ئێستا کاتی سەربەخۆی نییە، ئێستا کاتی بنیادنانەوەی عێراقا، ئێستا کاتی ئەوەیە کە میلەتەکان بەیەکەوە بژین. هەرچەندە کەرکووک شارێکی دابڕێنراوە لە کوردستان، بەڵام ڕۆژی 25 ئۆگستی 2007 ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە زۆرینەی دەنگ و بێ بەشداری ئەندامانی عەرەب و تورکمان بڕیاریاندا گشتپرسی لە شارەکەدا ئەنجام بدرێت.
خەڵکی کەرکووک وەکو هەموو خەڵکی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە ئەو مافی ئەبێکە بەشداری لە ڕفراندەم. ئەوە پەرلەمانی بەغدا خەریکە کۆرگە دکتۆر نەجمەدین لەو بە قسەیان ناکەین گوێشیان نادەینی ئەمە یەک ئەوەی هەرێمی کوردستان دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێت ئەو چالاکیە بازرگانیانە کە بە خاکی کوردستان و دەوڵەتی کوردستان تێدەپەڕێت دەوڵەتی کوردستان مافی خۆی هەیە ناوچەی بازرگانی دروست بکات باج لەو کەلوپەل و شمەکانە وەربگرێت کە دەچنە هەموو بەشەکانی تری عێراقەوە دەچنە دەوڵەتی عێراق ئەمە سوودێکی گەورەیە. سوودی دووەم ئەو نەوتە بە نرخی جیهانی دەفرۆشی ئەمە بڕەکەی لە مانگێکدا 200 بۆ 300 ملیۆن دۆلار داهاتی دەوڵەتی کوردی زیاکە. لەوە زیاتر چەندین سەرچاوی سروشتی هەیە لە هەرێمی کوردستانە چەندین کانزای بە نرخ هەیە لە هەرێمی کوردستانە تا ئێستا بەرهێنانی تێدا نەکراوە لە بەرەوەی دەوڵەت نەبووی. دەوڵەتی خۆمانمان هەبێ کۆمپانیا گەورەکانی جیهان زۆر زیاتر هەن ئەدرێن بۆ ئەوەی و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. ڕێفراندۆم لەم وەزعە نەکرێت باشە. ئەوەی من گوێم لێ بۆ بیستمە و بە قەنەعەتی خۆشم ئەو ئەنجامانە ئەو دەرەنجامانەی کە پاش ڕێفراندۆم بەسەر ئەم هەرێمە ئێماتێت هەرێم تووشی سەر لێ شێوانی تر ئەکات. یەکێک لەو ئەگەرانی کە ئەکرێ پێشبینی بکەین کە ڕەنگەمە خراپتری نیبێ ئەویش ئەوەیە پێکدادانی سەربازی لە نێوان ئەو دەوڵەتانە و هەرێمی کوردستان ڕوو بدات. یەکەم ئەو پێکدادانە ئەگەری لاوازە بۆچی لەبەر ئەوەی هەر دەوڵەتێکیان دەستێوەردانی سەربازی بکە لێرە ئەوی تریش دەستێوەردان ئەکات. بۆ نمونە ئەگەر تورکیا بیوێ دەستێوەردان بکە ئێرانیش مەساڵحەکانی چێتش بەرمەتەسەوە ئێرانیش دەستێوەردانەکە کە ئێران و تورکیا دەستێوەردانیان کرد ئەمریکاش دەستێوەردانەکە کە ئەمریکاش دەستێوەردانی کرد عێراقیش ئەڵێ خاکی خۆم و دەستێوەردان ڕوایەت بۆیە ئێران ئەبێ بە شوێنێکی باسی خراپترین گریماناکەم ئەبێ بە شوێنێکی سەربازی زۆر خراپ ئەمە هەموو ئەو دەوڵەتانە کە دەستێوەردانی تیاکەن لە زەرریانە هەروە بۆ ئاسانیە ئەم ناوچەیە و ئارامی بۆ ناگەڕێتەوە تا ئەم ساتەش تەنها ناوچە لە عێراقە کە ئارامە ئێرەیە. بۆ نمونە تورکیا توانێت ئاسمانی خۆی داخا لەگەڵ ئێمە نتوانێت ئابووری ڕاگەیە لە ڕێی سنوورەکانی لەگەڵمان ئێران بە هەمان شێوەتوانێت ئەمە بکە. بەڵامە بێ و حقیقەتەش بزانین ئێرانیەکانیش بۆ تورکەکانیش ئەزانن کە ئێمە بازارێکی گەورەین بۆ ساخکردنەوەی شمەکەکانی ئەوان. ئەگەر دای بخەن ئێمە زەرەکەین تەواوە و ئەگەرێکە ڕەنگە ڕوژ بدات و تا بینی هەر شەشەکەن پێی بەڵام ئەوانیش زەرەکەن بۆیە سنوورەکان داخەن چەنە دایەخەن تاکەی دایەخەن ئەوانیش ئەبێ دەواازەیەک بۆ خۆیان بدۆزنەوە بە تایبەتی کە دەواازەی تریان نییە بۆ نمونە ینی نزیکترین دەواازە بۆەوەی کە ئەمان پێی بگەنە هەندێک ناوچە لە عێراقا ئێمەین هەرێمی کوردستانە لەبەرەوە ناتوانن بە تەواوی ئەو چەکە بۆ زەمانێکی زۆر بەکاربێنن من پێم وایە ئەگەر بەکاریشی بێن هەر کاتیە بێت. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ وادەی ئەنجامدانی گشتپرسی خەڵکی کوردستان بە پەرۆشەوە چاوەڕێی ئەو ڕۆژە دەکەن تا بتوانن بە دەنگی ئەوان خەونی لە مێژینەی گەلی کورد بێتە دی و ببنە خاوەنی دەوڵەت. کارنەڤاڵی بەڵێ بۆ سەربەخۆیی لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەنجامەدرێت میلەتی کورد باڵای کوردستانەوە پێشوازی لەو ڕۆژە مێژوویە دەکەن. ئەوە تێمە دروستبووین چۆشەوە کراوە کە کورد بێ بە شتێک بەشداریم کردووە دەنگم بە بەڵێداوە بۆ سەربەخۆیی کورد و کوردستان ئەو هەست بەخۆشی ئەەکەم هیوادارم هەموو کوردێک بێت دەنگ بدات.